سبليتيش بدعية بانكا بدعية مبردة بدعية تصور كلا شوينك ممكن موز بدعية صارت زارك لو روجا دستا بازاري باقلاو بلاش و دفليدان هي إتر أويك قوت التكلاوية كيا بيقومان إما أوي بحق نازاني وبدينيش نازاني يعني داهنان لدين قدغي هم بيدرين هي للسور إما بلغي قرآن من هي وبلغي سنة بيغمبر معني عليه الصلاة والسلام أو أنا فير من دكان شويني بكوين نفير من ناكن ياديان بكينوا بینەرانی پایتەخت میدیا لە هەر شوێیەکان سڵاوتان لێبێت ساڵانە لەگەڵ هاتنی مەولود و هاتن و نزیکبوونەوەی یادی لەدایکبوونی پێغەمبەر و پێشەوای مرۆڤایەتی محەممەد درودی خوای لەسەر بێت زۆرێک لە ڕاجیاوازی لە نێوان مسلمانان و بەشێک لە زانایانی ئاینی دروست دەبێتن کە ئایا یادی لەدایکبوونی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت بکرێتەوە یاخودنا. من بۆ ئەم مەبەستە هاتوومەتە لای مامۆستایەکی بەڕێزی ئاینی دەمەوێت گفتوگۆ لەگەڵ خۆیدا بکەم لە ڕووی شەرحیەوە و بۆ چوونی ئەو بزانین ئایا دروستە یادی مەولود بکرێتەوە یاخودنا. مامۆستا نایف بەکر مامۆستای ئاینی سەلام عەلەیک مامۆستا پێم بڵێ قسەتان چیە لەسەر یادی مەولود و یادکردنەوەی ئەم یادە و یادی لەدایکبوونی پێغەمبەر و پێشەوای مرۆڤایەتی محەممەد درودی خوای لەسەر بێت. صلى عليكم السلام ورحمة الله وبركاته. يادي بيغمبر صلى الله عليه وسلم وكوي كيستاوك بيدلين مولود طبعا أو امتداد شي مجوي قولي يعني أو روني يعني أو جوازي لمولود دروس ياخذ دروزنيا لسردمي بيغمبري عليه الصلاة والسلام لسردمي صحابان ولا سردمي تابعية كان ولو توار مذهبي كأيما زوربي خلشي كردستان مثلا الشافعي مذهبين بابلين لا أوانا هيت يعني نبوة بو مناسبي بو ناوي كإستاذ قتري ودكري لسردمي فاطمية كان كم مذهبيان شيعة طبعا ودجايتي صحابيان ذكرت وأوشيان بو أوكرت تاكو ريخوشكرية شي بكن بو أويادي إمام كاني خويان بكن أو ميرجوه أو عزب كات أشي بيخوين تو بلام إمامانان بلين مولود هي يعني بوم إطلاقي نابي يعني تشكا همومان قمان منية أواني ديكن ياخد أواني ناشكن شتيك كويان دكاتو أو يشخوش بسني بيغمبر صلى الله عليه وسلم. مامۆستا بەم شێوەیە کە ساڵانە لە هەرێمی کوردستان یادی مەولود دەکرێتەوە ئەم شێوازە دروستە؟ شێواز ئێستا هەمومان ئەوانەی دەیکەن و گوتم ئەوانەی نایکەن ئەمە کۆدەنجیمان هەیە پێغەمبەرمان خۆش دەوێت صلی الله علیه وسلم بەڵام ئایا چۆن شێوازێک بیکەین نمونە با نمونێک بۆ جەنابەت باز بکەم من سیواک هەڵدەگرم بۆ ئەوەی سنەتی پێغەمبەر عەلەیهی سەلام زوندوو بکەمەوە من ڕیشێک دادنێم فەرمانەکەی ئەو جێبەجێ دەکەم کە فەرموویەتی ڕیژبان بردنەوە سمێرتان قوتکەن و من دووشەم و پێنجشەمان بە ڕۆژوو دەبم دووشەمان فەرمیان بۆچی بە ڕۆژوو دەبی فەرمووی لەو ڕۆژە لەدایک بوویمە دەمەوێت سوپاسی خوا بکەم هەر کەسێک پێغەمبەری خۆش بووێ صلی الله علیه وسلم بە ڕۆژوو دەبێ دەڵێن بۆچی بە ڕۆژوو دەبی دەڵێ خۆشەویستەکەم تێیدا لەدایک بووە بۆچی پێنجشەم بە ڕۆژوو دەبی دەفەرمیە کردەوەکانم بەرز دەمنەوە پێم خۆشە بنووسرێ سائیم بە ڕۆژوو ئەوە شێوازی یادکردنەوەی پێغەمبەر عەلەیهی سەلاتو وەسەلام ئێمەمانان لەوەی دەبینین. ئەی مامۆستا دەف لێدان زیکردکردن و تێکەڵاوبوون سوکەبوون لە کاتی لە شارەکان تێکەڵاوبوونیش دروست دەبێتن لە کاتی یادکردنەوەی مەولود و شیرینیش دەبەخشرێتەوە. تێکەڵاوبوون ئەزە من بە برای خۆم دەڵێم تێکەڵاوبوون لە ماڵێکی ئاسایی دروست نییە تێکەڵاوبوون لە ماڵێکی ئێستا ماڵی من ماڵی جەنابەت میوانمان دێ ئافرەت لە ڕووی شەریعەتی ئیسلام دەچێت لای ئافرەتان دادەنیشن پیا و لای پیاوان دەڵێن ئەگەر لە ماڵێکی ئاسایی ئەو حالەتە وابێ ئەی چۆن دەکرێت لە یادی زاتێکی مبارەکی وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم تێکەڵاوبوون بکرێ ینی ئەوە کەسێکە هەر بۆ خۆمان ئەو پرسیارەی بۆ هەڵدەدەینەوە و با بۆ خۆی وەڵام داتەوە ئەوە دیارە ینی. مامۆستا زۆر جار بەشێک لە موسڵمانان نیگەران دەبن لەوەی کە دەگوترێ مەولود بیدعەیە و نابێت ئەم یادە بکرێتەوە ئەمە هەڵە تێگەیشتنە لە دین یاخود دەکرێت ئەو بۆ چوونەی ئەوانیش ڕاست بێت. من گومانی باشم بە هەموو خەڵک هەیە بخۆم تەبعم وایە ئەوانەی ئێستا لە قەڵاتی خڕدەبن و ئەوانەی شەڕەت دەبەشیان کرد ئەوەی پار ڕوویدا گومانی باشیان پێ دەبم چونکە لە ناخیان خۆشەویستی پێغەمبەری عەلەیهی سەلام بەڵام شێوازی ئاراستەکردنەکەیان بە هەڵە دەبینم چونکە
ئەوەی کە دێتە سەر شەقام و یا ڕەسوڵ الله یا ڕەسوڵ الله حتمما بە درۆوە ناڵێ بەڵام کە دەڵێن بیدعەیە وشەی بیدعە با خەڵک لێ حاڵی بی يعني اختراع الشيء على غير مثاله السابق داهێنانی شتێک کە پێشتر وێنەی نەبوو بێ ئێمە کە دەڵێن ئەو یادکردنەوە بەو شێوازەی چکەمە دەڵێن مەولود دروستە بەڵام بە چۆن شێوازێک بەو شێوازانی کە ئێستا باسم کرد بەو شێوە ئەوەی دەیکا بێگومان ئەمە دڵمان پێی خۆشە بەڵام خۆی پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام لەبیر بکە یاخود وا پێشان بدا لە ڕووی کردداری لەبیری کردووە بەڵام سارێ جارێک لەو ڕۆژە دەستە بازاڕی پاقلاوە بەلاشە و دەفەلێدان هەیە و ئیتر ئەوەی کە گوتت تێکەڵاویەکەیە بێگومان ئێمە ئەوەی بەحەق نازانی و بەدینیشی نازانینیانی يعني ئەمە نەحەقە نەدینەوەی کە دەکرێت ئەو شێوازە یادکردنەوەی پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام دایمەن لە وشان تەرکیز بکەین گومانم لەوەی نییە ئەوانەی دەیکەن یان ئەوانەی نایکەن ئەوانە خۆشویستنی پێغەمبەر کۆیان دەکاتەوە صلی الله علیه وسلم بەڵام من لە ڕێی مخالیفیشم گوێبیست بۆەوەی کە بە تایبەتی پار و پێرا لاولێ ڕوویداوان ئافرەتادە ناو پیاوان و ئەوان بۆ خۆشیان ئینکاریان کرد ئەژینە کابرایەک دەڵێ من دعوەتێک دەکەم نمونە خەڵکێکی هەژار بانگ دەکەم نانی دەخۆن چەند مامۆستایەک دێنن باسی گەورەی پێغەمبەر بکەن عەلەیهی سڵاو وسەلام باسی ڕاستگۆی بکەن باسی ئەمانەت بکەن بێگومانەوە کارێکی باشە دروستە بەڵام لەو مناسەبانە بە بەردەوام بیجێڕن نەک ساڵێ جارێک بینەوە چکە ئێمە خۆمان لەبیرمان نەکردیە هەتا لەو ڕۆژە بین یادی بکەینەوە ئێمە بە بەردەوام ئێستا تو وابینە پێش چای خۆت مسلمانێکەیە هەموو دووشەم پێشمان بە ڕۆژی دەبی من دەپرسم پێغەمبەری لەبیر کردووەوە نەخێر ئەیام البیض هەر سێ ڕۆژەکە بە ڕۆژی دەبی پێغەمبەری لەبیر کردیە نەخێر سوێند بەخوا ئەوە پێغەمبەری خۆش دەوێ عەلەیهی سڵاو وسەلام بۆیە دووشەم و پێنجشەمان بە ڕۆژوو دەبیت چووە خۆشەویستەکەی بە ڕۆژوو بووە بۆیە گەنجێکە پیاوێکە لە ئومەتەکەی ڕیشێکی داناوە بە قسەی پێغەمبەری کردو عەلەیهی سڵاو وسەلام ئافرەتێکی دیندارە جوانەکەی خۆی شاردوتەوە تەنها بۆ مەحرەمەکەی خۆی نەبێ عەبایەکی داپۆشیوە عەبا ئیتر بۆ خۆتان دەزان هەندێک لە گەرمان و ئەوانە بەڵام چونکە دەزانین لە ئاگری جاننەم خۆی دەپارێزی ئەگرەکەی و گەرمایەکەی دنیا لێ لا ئاسانە ئیتر ئەوە مەولودکردن ئەمە مەولودکردنی هەبە و شێوەی دەبینین مامۆستا قسەی زانایانی ئاینی هەم لە کۆن هەمیش لە ئێستا چییە لەسەر ئەوەی کە لە یادی مەولود لە یادی لە دایکبوونی پێغەمبەری خوددا دوردی خوای لەسەر بێت دەف لێ بدرێت زکر بکرێتن کۆبوونەوە هەبێتن شیرینی دابەش ئەمە بۆی نەچینە مڕەبەعی یەکەم قسەی زانایان ئێستا لە دین شتێک هەیە دەڵێن بەڵگە هەیە دلیل هەیە ئێمە بەڵگەی قورئانمان هەیە و بەڵگەی سونەتی پێغەمبەرمان هەیە عەلەیهی سڵاو وسەلام ئەوانە فێرمان دەکەن شوێنی بکەوین نە فێرمان ناکەن یادیان بکەینەوە لە بینی دووکەوانان ئێستا ئەو ئاەتانی قورئان حتا ڕێی مخالفیش ڕێی مخالف تیاندا هەیە دەڵێ بیدعە حەسەنەیە کە نییە لە ئیسلام تیاندا هەیە دەڵێ دین نییە بەڵام عادەتە من حتا بالمناسبە مامۆستایەکی ناوداری هەولێرە ئێستاش لە مزگەوت نەمایە بەڵام بەناوە لە سۆشیال میدیا زۆر دەردەکەوی ئەو قسە ئی 2007 ئەو قسە ئی 2007 لە حوجرەکەی ئەو دانیشتوین باسی فرمودەی پێغەمبەرمان کرد عەلەیهی سڵاو وسەلام من عمل عملا ما ليس عليه أمرنا فهو رد هەر کەسێک کار و کردارێک بکە فەرمانی ئێمەی لەسەر نەبێ پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم ئەوە لێی قبول ناکرێت ڕەد یعنی لێی قبول ناکرێت ئەو مامۆستا بەڕێزە گوتی ئێستا مامۆستا فلان مەبەستی ئەوم بوو گوتی زۆر دڵی پێی خۆشە گوتم مامۆستا ئەوە فەرمودەی پێغەمبەری عەلەیهی سڵاو وسەلام چەند ڕۆژێکی مابوو ئەو کاتی لەو مناسەبەی مەولودی دیار بوو مەطعەمێک گوتبووی مۆزەکە عایدی من خەڵکەکەی خاوێنە بۆ دینداری گوتم باشە مامۆستا بڕۆ لەو کابرایی مەطعەمی بپرسە ئەگەر بزانی ئەوە عادەتە دینداری نییە ئەگەر بزانی بەس عادەتێکە مۆزەکەت دەداتێ بەبێ بەرامبەر بڕۆ لێی پرسە ئەگەر دای ئەوە دیارە ئیتر ئەمە ئەوە بەبرین ئەوە ینی ستەوابتە خەڵکێک دەبێت تێبگەیەندرێ کە یادکردنەوەی پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام بەو شکل و شێوەی کە خەڵکێک نانی پێ بخۆن بێگومان ئەوە ناتوانین ینی تەزدیقی بکەین مامۆستا بە ئەوە کۆتا پرسیارم بێت کەمێک لەمەوبەر باسی وشەی بیدعەت کرد دەکرێت ئەم وشەیەم ڕوونتر بۆ باس بکەیت
بە زمانە کوردی پاڵاوەکەی خۆمان یعنی داهێنان لە دین لە دنیانا ئێستا خەڵکێکەیە نەفەسێکی ینی دوور لە مامۆستای خاوێن و باش یان ئەوانەی ناو ئەلقابی دینداریان هەیە بۆ چەواشەکاری زۆر جارە قسە دەکەن دەڵێن سبلیتیش بیدعەیە پانکە بیدعەیە مبەڕیدە بیدعەیە ئەخر خۆی هەر ئینسانێکی عاقڵ تێدەگا تەسەوەر بکە لە شوێنێک گوتیان مۆز بیدعەیە مۆز میش گوتم کاکە وەڵڵاهی تو ڕێزم بۆ جەنابەت هەیە تو پێناچی هیچ خوێندبی هیچ کەسێک دەڵێ مۆز بیدعەیە دەڵێ سبلیت ئەوە دنیا چونکە پێغەمبەر عەلەیهی سەلام دەفەرمێ فی ئەمرینا هذا ئەمرینا يعني في أمر ديننا لوحي اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي ورضيت لكم الإسلام دينا أم وحي التوابوا هيز كسيك بوينية شركة جنية عملاق بإبداعات لا بكر دينا كز ناتواني تيدا بري خيرك هي من ديزانم بيغمبري خوانا يزاني ياخد لبيدي كرديا ياخد صحابة شاديان وأقر وابري بسيالة سي إيمانك يدرس دبي إلا دبي شوين بكوي سلفي صالح ديان فرمو اتبعوا ولا تبتدعوا ايوا شوين بكون داهنان مكان للدين پیغمبر عليه الصلاه والسلام بلاي قومك دار روي خليشي متربي خرمابون في قوتن بو هذا كان يتر اوان نيان كرد او صالي السوراوا بري خرما باجنبو هات نقولن يا رسول الله امام متربي ما دك خد وات فرموي انتم اعلم بامور دنياكم انغو باش لا شي دنياي تندزان برون يعني برون وابكن بس للدين بدعة يعني داهنان شتك پیغمبری خوانه کرد به صلی الله علیه و سلم استاون وجه جنابت استاکرد من لا تبرسم بلام اون وجه تون فيروي ان علي پیغمبر کردیتی صلی الله علیه و سلم ان فرموي صلوا كما رايتموني اصلي کسیکه تا روز قیامت به برنيوجي بيانيان انسان تقوى له دباري دو ركعت كما نيورو ياخذ عصر ساركي دبين بيانيان لبر نيورانان خلق برسيا لوي دادنين لي قبول ذكري لي قبول ناكري اگر وابك داهناني لدين كرديا نوێژی جەژن پێچەوانەی خوتبەیە نوێژەکە دەکرێ ئەو جە خوتبە دەدرێ یعنی هەتا ڕۆژی قیامەت ئەوە واردە ئەوە دەکرێت لۆ پێغەمبەر عەلەیهی سەلام فێری کردینە بۆیە وشەی بیدعە یعنی داهێنان لە دین هیچ کەسێک وا حاڵی نەبێ بیدعە پەیوەندی بە دنیای وە هەیە کەس دەگەر دنیای نەبووە سەدەمی پێغەمبەر عەلەیهی سەلام وشترە بوو و ئەسفە بوو و دوور لە ڕووی بینەران گوێ درێژە بووە ئەو ڕۆ سواری تیارەی دەبین سواری لێگزیز دەبین شتێکی زۆر ئاساییە تەرفیهاتی دنیایە بەڵام لە ئوموری دین داهێنان لە دین قەدەغەیە هەمە پێی دەڵێن هێڵی سوورە داهێنان لە دین مامۆستا دەستەکانت خۆش زۆر سوپاس دەکەم زۆر بەخێر بێن قسەیەکت نابێت لە کۆتایی وەڵڵاهی هەر ئەوە دێنم مامۆستا هەرۆ زۆر بەخێر بێ زۆر بەخێر بینەرانی پایتەخت میدیا ئەوەی کە گوێبیستی بوون گوتەکانی مامۆستا نایف بەکر بوو مامۆستا و پێشنوێژی ئاینی لە شاری هەولێر سەبارەت بە هاتنی یادی مەولود و یادی لەدایکبوونی پێغەمبەری خوددا درودی خوای لەسەر بێت هەم لە ڕووی شەرحیەکەیوە بۆی باسکردنەمیش بۆ چوونی زانایان و لێکدانەوە و شیکردنەوەکانی لە پایتەختەوە پێگوتن.